فإن شعبنا انتصر بإرادة أبنائه كل أبنائه بمرجعياته الدينية الكريمة من الحشد الشعبي والعشائري وأيضا قوات البيشمركة. عراق توانی بە هەماهنگگی سوپای عراق و حەشتی شعبی و پێشمەرگە و هۆزەکان و هاوکاری وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی گروپی تیرۆرستی داعش لەناو ببات. لە قەیرانەکاندا وڵاتان عراقیان لەبیر نەکردووە، بەڵام جەنگی دوای تیرۆر هێشتا کۆتایی نەهاتووە. ئێمە چەندین ئاستەنگ و کێشەمان لە بەردەمدا ماوە و پێویستمان بە چارەسەری جدی هەیە. کێشەوارەکان و چاودێری خێزانی شەیدەکان و ڕەپێنراوەکان و بێسەرچوونان کە بوونەتە قوربانی دەستی تیرۆر چارەسەر نەکراون. هەروەها ئاسەواری جەنگ لەسەر بواری کۆمەڵایەتی و دەرونی و فکری و پێویستی بە چارەسەرە. ئەمە سەرباری لە ناوبردنی شانانوستەکانی داعش. ئێمە تەنها بە هەوڵی نێودەوڵەتی هاوبەش دەتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین. چاوەڕانین لەم کۆبوونەوەی و کۆبوونەوەکانی تر پڕۆژە و بۆچوونی باش بخرێنە ڕوو. یەکێک لەو کێشانەی کیشوەری ئاسیا ڕوبەڕووی بۆتەوە دەستوەردانی دەرەکیە کە بەهۆی سیاسەتی وڵاتان ڕوبەڕوومان دەبێتەوە. بەڵام عراق ستراتیژیەتێکی ڕوونی هەیە و هیوادارین وڵاتان لی تێبگەن. ئێمە هەمیشە هەوڵ دەدەین بۆ لێک نزیکردنەوەی بۆچوونەکان، چونکە ئەوەی لە ڕابردوودا بەهۆی قەیرانەکانەوە چەشتومەنە بەس بووە.